سڵاتوانێ بێوم کاتتان باش بینەران لەم گفتوگۆیە لەگەڵتان دەبین لەبارەی بارودۆخی ئێستای بزوتنەوە کۆمەڵایەتیەکان گفتوگۆ لەبارەی ڕەوشی بزوتنەوەی کۆمەڵایەتی ژنان دەکەین لەسەر ئاسی جیهان و لەسەر ئاسی کوردستان بەتایبەت لە کاتێک کە ئێمە لەبارەی ئەم بزوتنەوە کۆمەڵایەتیانە قسە دەکەین کە ئێستا دەبینین جیهان ئەمڕۆ بە قەیرانی قوڵی ئابووری و مەسەلەی کۆچبەری و قەیرانی قۆڵی سیستەمی سیاسی بە تایبەتی ئەوەی ئێستا دەبیندرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ئاسی سیستەمی گلۆباڵی سەرمایه‌داری لە ئاسی جیهانە ئێمە دەبینین کە بە دوای خۆیە تا دێت ڕۆژانە ڕێژەی بێکاری و ڕێژەی بەرزبوونەوەی تونند و تیژی و بەلایشتر سەرهەڵدانی فکری ڕاسیزم لە وڵاتانی ئەوروپایی چێکە لەو بابەتانی کە وڵاتانی جیهان بەدەستیەوە دەناڵێنن. پرسی ژن لەم ڕۆدا وەکو پرسێکی هەم لۆکاڵی هەم پرسێکی جیهانی یەکێکە لەو بابەتانی کە زۆرترین گفتوگۆی لەبارەوە دەکرێت. هۆزان مەحموود یەکێکە لەو نووسەر و چالاگوان و شارەزایانی بواری جەندەر دەمێکە لەم بوارە کار دەکا لە ئێستای لە وڵاتی بەریتانیا نیشتەجێ واروەها یەکێکە لە دامەزرێنانی پرۆژەی کللتور. لەگەڵ هۆزان خان گفتوگۆ لەبارەی ڕەوشی بزوتنەوەی کۆمەڵایەتی و بزوتنەوەی ژنان و مەسلەی فیمینیزم لە ئێستا دەکەین. هۆزان خان سڵاو دەبێ و گەلەک سڵاو لە ئێوە زۆر سپاس. لەوە دەست پێ بکەم ئەگەر پرسیارێکی گشتی ڕەوشی بزوتنەوەی فیمینیزم لەسەر ئاستی دنیای ئێستا ئەم حرەکەیە لە چ دۆخێکایە؟ لەوانەیە زۆر کاتی بوێت و کارێکی قورسیش بێکەم بتوانم زۆر گشتگیرانە لە بواری بزوتنەوەی فەمینیستی لە ئاستی جیهانە قسەکەم چونکە بۆ خۆی فەمینیزم یەک بزوتنەوە نییە بەتەنیا بەڵکو ئەتوانین بڵین ئێمە کۆی جوڵانەوەکانی ژنان بە تایبەت ئەوانەی کە سەر بە دەوڵەتەکان نین و لە دەرەوەی دەوڵەتەکان بە شێوەیەکی ئۆتۆنۆمەس ینی کار ئەکەن و خاوەنی فکرن خاوەنی پرۆژەی فکرین خاوەنی زۆر پرۆژەی ترن استراتیژی ترن بۆ ئەوەی ژن ڕزگاری ببێت لە ژێر دەستەی ئەوەیە کە هەر چۆنەڵی هەر گروپە و جۆرێک لە فکری ئەدۆپت کردوانی جۆرێک لە دنیابینی خۆی هەیە تۆ بۆ نمونە مارکسیست فەمینیستەکانت هەیە کە زۆرتر لەسەر دابەشبوونە چینایەتەکەی ژنان و لە نێو ئەو دابشبوونەیە بە دوا ئەو کێشانەیە ئەگەڕێن کە ژن بەدەستیەوە تا ئەم ساتەش ئەناڵێنێ بۆ نمونە ڕادیکال فەمینیستەکانت هەیە کە ئەمانە یعنی بە مباشری زۆربەی کێشەکان ئەخەنەوە ملپیا و لە بەرەوەی هەموو کایەکان لە بنەڕە تا سیاست ئابووری چوزانم میدیا هەموو زۆربەی کایەکان دروستکراوی پیاون و لە بنەڕە تا پیا و دروستی کردوون و ئەمان پیان وایە لە ڕێگەی ئەم کایانەوە کە پیا و دروستی کردوون هەژمونی پیا و سالاری هەیە و سترەکتوری پیا و سالاری بۆتە ئەوەی تونوتیژێکی بێوێنە بەرامبەر بە ژنان تا ئەم ساتە لە دنیای وجودی هەیە لە کۆنتێکستە جیاوازەکانە بە شێوازی جیاواز بۆ نمونە لیبرال فەمینیستەکانت هەیە کە ئەمانە زۆرتر سەر بە حکومەتەکانن ینی ئایانەوەی حکومەت فەمینایز بکەن بەوەی کە ئەمە ئەوەنە وەزیری ژنت هەبێ سەرۆکی ژنت هەبێ ژن لە پەرلەمانە هەبێ زۆر بەڵانسێکی جێندەری ئەمە بۆ نمونە توان بڵێم زۆرێک لە ڕێکخراوەکانی ژنان لە کوردستان NGOکان لە چوارچێوەی ئەم فکرە لیبرالیە ئیشەکەن بە بێوەی بەخۆشیان بزانن هەندێکیان ینی ئەمە چونکە کامیان دەسەڵات و پشتیوانی حکوومەتی زیاتر بێت ئەوە حتا ئینفلوێنسی جیهانیشی زیاترە بۆ نمونە ئەمریکیەکان لیبراڵا فەمینیستە ئەمریکیەکان ئەوانە هەژمونیان هەیە بەسەر ژنانی ئەم مەنتەقەیە. جنابتان لە یعنی لەسەر ئاستی زۆربەی وڵاتان کۆڕ و سیمینار دەجێڕن چالاکیتانەیە و ئاگداری پرسی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بە تایبەتی بزوتنەوەی ژنان و بزوتنەوەی فیمینیستی. ئەم حرەکەیە ئێستا یعنی لە چه ئاستێکیدایە و پرسی ژنان ئێستا چۆن وەکو پرسێکی گلۆباڵی ئێمە دەتوانین بیبینین؟ ئەزای چۆنە لە زۆربەی هەر وڵاتە و بە شێوازێک تونندوتیژی و بە شێوازێک مقاومەت هەیە لە دژی ئەو تونندوتیژی. ئێستا لەوانەیە ئەوی لە کوردستانە ئەکرێت لە جنوبی عێراقا جیاواز بێ مقاومەتەکان جیاواز بن وەنیە لە ئەوروپاشا بەو شێوەیە بۆ نمونە تۆ
لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا کە وڵاتێک کە خاوەنی ڕفاهێکی گەورەیە بەحساب و ئیندوستریەکی گەورەی هەیە بەڵام کێشەی لەشفرۆشی گەورەترین کێشەیە بەڵام حکوومەتەکە وەک کێشە مامەڵەی لەگەڵ ناکات بەڵکو وەکو ئیش مامەڵەی لەگەڵاکە کە ئەمە ئیش و بوارێکی ئیشکردنە و ژن بچێتە ئەو ئیشانەوە بۆ نمونە تاکس بدا ئەمە فەمینیستەکان لە دژی ئەمەن و ئێستا ئەڵمانیا وەکو بۆردێلۆی ئەوروپا سیر ئەکرێت تێگەی چۆن یاخود هۆڵەندا کە ئەمانە بە ئاشکرا قەزی لەشفرۆشیان کردووە بە ئیش واژن ئەمە وەکو ئیش سێکس وەرک سیرەکرێت لە کاتێکە بەتابێت ڕادیکاڵە فەمینیستەکان ئێستا لە هەمویان خاوەنی ڕێیەکی تونند و تۆڵترن بەوەی کە مەسلەی لەشفرۆشی ئیش نییە ئەمە فرۆشتنی جەستەی ئەمە بێکەرامەتیە بەژن و ئەبێت منع بکرێت و ئەبێت هاوکاری ژن بکرێت ئیش بدۆزێتەوە و ئەگەر بێوێ لەو شتە بێتە دەرەوە لەو چەسانەوەی و لەو تونند و تیژێ بێتە دەرەوە هاوکاری بکرێ و ڕێنوێنی بکرێ بۆ ئەوی جارێکی بچێتەوە ژیانی نۆرماڵ ئێمە بەسم لەوەیە لە شوێنی جیاواز کێشە جیاوازێ و ڕێگە حەلی جیاوازێ ڕەبط بکەم بە پرسیاری شتە لەبارەی مەسلەی ژنان و پەیوەست بە بەو سیستەمی ئێستا سیستەمی سەرمایه‌داری و سیستەمی لیبرالیزم و ئێستا بە تایبەتی ئەو تەرویجی سیستەمی باڵادەستبوونی سیستەمی نیو لیبرالیزمە لە ئاستی دنیا ئەم بابەتانە یعنی ئەم کێشانەی مەسلەی لەشفرۆشی و بابەتەکانی تری کۆچبەری تا چەند ئێمە وەکو بەشێک لە ئیشکالەتی سیستەم ئێمە دەتوانین سەیری بکەین بێگومان مەسلەی لەشفرۆشی مەسلەی دراگ یعنی مادە بێهۆشکەرەکان و زۆر مەسائلی تری بەرخۆری بێوێنە کۆنسیومەریزم پێ ئەڵەن بە ئینگلیزی هەموو ئەمانە دەرهاویشتەی ڕژێمی سەرمایه‌دارین لە نەتیجەی جیاوازی چینایەتیەوە هەژارکردنی مەجموعەیەکی زۆر لە خەڵک لە ئاستێکی گلۆباڵ ئێستا ئێمە گلۆبال کاپیتاڵمان هەیە کە هەزاران و ملیۆن خەڵک لەسەر تاسەری جیهانە یا بێکارن یا ئیشی زۆر بە ڕۆژانە و بە سەعاتی ئیشیان پێ ئەدرێ بۆ نمونە ئەمە وای کردووە هەژاریەکی زۆر دروست بێ وە لەناو ئەم هەژاریەیە ژنان پشکی هەرە سەرەکیان بەرکەوتووە بۆ لە بڕی بەهۆی مناڵبوون بەهۆی زۆر شتی ترەوە بە ئاسانی لە ئیشەکانیان دەرئەکرێن یاخود کۆنتراکتی ئیشیان نادرێتێ بە سەعاتی ئیشیان پێ ئەدرێ ئەمەش وای کردووە هەنێک لەم ژنانە پەنابەرن بۆ ئەم شتێکە پێوترێ کاری لەشفرۆشی کە کار نییە لە بنەڕەتا تونند و تیژیە لە کۆتایی ڕۆژە و لیبراڵەکان ئەڵێن ئەمە ئیشە و ئەمەش وەک ئیشێکی تر لە ئیشەکان سیر ئەکرێت چۆن تۆ ئەچی پاکردنەوە ئەەکەی یاخود لە ئۆفیسێکە ئیشەکەی بە حساب مەسلەی سێکسیش ئیش بێت ئەمە لیبراڵەکان ئەم بانگەشەیە ئەکەن لە کاتێکە با بڵین قوتابخانە فکریەکانی تری فەمینیزم ئەمە ڕەت دەکەنەوە ئەمە ئیژ نییە بەڵکومە دەرەهاویشتەی سەرمایه‌داری ئێوێ ژن بخاتە ئەم شتانەوە وەکو جواب دەرەوەیەک بۆ ئەم مۆزوع سیر بکرێ بۆیە ئەم کێشانە هەن بۆ نمونە شتێکی کە ئێستا لە بەریتانیا مە خۆم لەوێ شاهیدیم مەسلەی ئەم ئۆستریتی بوو ئەم تەقەشوفە ئیکۆنۆمی کە هات ینی بە ڕێژەیەکی بەرچاو ژنانی کرێکار و کارمەند بێکار کران ئیشەکانیان لە دەستدرا بۆیە لە ڕێگەی ڕخراوەکانی ژنانەوە لە ڕێگەی یەکێتێک کرێکارەکانەوە ئەم مۆزوعانە کران بە قەزیە کە هەموو ئەم شتانە ژن ئەگرێتەوە بە دەرەجەی یەکەم هەروە گوتم لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر کێشەکان ئەگۆڕێن و مقاومەتەکانیش ئەگۆڕن بەرامبەری لە ئاستی بینە سەر ئاستی هەرێمی کوردستان گفتوگۆکە زیاتر بەو ئاراستەیە بەرین هەڵومەرجی ژنان بارودۆخی ئافرەتان بە شێوەیەکی گشتی هەم چەسانەوانەی ئێمە دەیبینن و ئەوەی ئەم داتانەی کە دەبینین داتای ترسناکەن تا بێستا بەرامبەر بە ئەو پێشەلکاریانی هەیە هەڵومەرجێکی لۆکاڵیە یان ئەم هەڵومەرجە دابڕاو نییە لەو هەڵومەرجەی کە لە ئاستی دنیا سەگ چۆنە من پێم وایە ئێمە لە دنیایەکە ئەژین کە گلۆبەڵایز کراوە یعنی تۆ مرۆڤی ترانزناشناڵت هەیە لە بینی مەرزەکانە تێگەی چۆن و زۆر بەسەری ئەگوێزرێتەوە لە ڕێگەی ئینتەرنێت و لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و چاولێکەریەکی زۆر هەیە بۆ نمونە تۆ ئەبینی خەڵک لەم وڵاتایە موچەی نییە بەڵکو لە هەمان کاتیشە ئەبینی زۆر سەرقاڵە بە بەرخۆریەوە زۆر خەمی ئەوەیەتی چۆن ئایفۆنی حوت هاتووە ئەم پارە قەرزکاتنانت بۆی بیکڕێ لە کاتێکا تۆ نان کرێی خانۆکەت و زۆر شتی تر ئەولەویەتی ژیانتە نەک بەرخۆری نەک ئەوەی کە تۆ شوقەیەکت هەیە بیکەی بە دوان سیارێکت هەیە بیکەی بە دوان یعنی خەڵک لێرە تووشی دڵە ڕاوکەیەکی سیر بوون ینی
ئەوەشی هەیەی لە دڵڕاوکەیەکی بەردەوامە بۆی زیاتری هەبێ و زیاتری هەبێ و زیاتری هەبێ ئەمە وای کردووە چێژوەرگتن لە ژیان لە فۆرمە سادەکەی خۆیان معنای نەماوە تەنانەت پەیوەندی مرۆڤەکان بۆ بە پەیوەندیەکی صرف مادی پەیوەندی ژن و پیاو بەیەکەوە پەیوەندیەکی مادیە بەژەوەندیەکە لەسەر ئەساسی ماتریال ئەیبینیتەوە بە بەردەوامی تۆ ژن ئەبینی لەم شارەیە بەداخەوە من ئەم قسەیە ئەەکەم دەموچاو دەموچاوی خۆی نییە یعنی بە پێی خۆی ئەچێت دەموچاوی خۆی جسمی خۆی ئەخاتە ژێر چقۆی نەشتەرگەری بۆ لەبەرەوەی پیاو ئەمەی حەز لێیە یعنی پەیوەندی پیا و ژن پەیوەندی جێندەر لە کۆمەلگای ئێمە پەیوەندیەکە صرف لەسەر ئەساسی مەتریال لەسەر ئەوەی ینی زۆر بازاڕیانەیە من ناڵێم بە گشتگیریەکەی بەڵام لایانی کەم لە ئاستێکە زۆر بازاڕیانەیە ئەم پەیوەندیانە و هیچی ناچێتە خانە ئینسانیەکانەوە و ئەوەی کە تۆ دوو مرۆڤیت بەخواستی خۆت بە تێگەشتنی خۆت چێژ لە پەیوەندیە گوەرەگری جایتر لە هەر فۆرمێکیا بێ بەڵام بەداخەوە من پێم وایە کوردستان کراوە بە مەرزێکی کراوە بە شوێنی کۆمەڵە کۆمپانیا و کراوە بە شوێنی پێشبڕکەیەکی زۆر ناشرین کە چیتر کەرامەتی زۆرێک لە مرۆڤەکان پێشێل کراوە و پارێزراونی دووەتەنانەت تۆ ئەترسی لەگەڵ کەسانێکە دانیشی قسە بکەیت چونکە نازانی چین نازانی چێن نازانی چەندە موچاو و ماسکی تر لە بەبەتیشیژان بەتابەتی لە دوو ئاسەیەک ئەم ڕۆحی مەسروفگرایی کە لە کۆمەلگا هەیە خاڵی دووەم ئەم نمایشەی کە ناڵێن ئێمە بەشێک لە ژنان کە دوو جۆر لە نمایش دەبیندرێن نمایشێکە کە بریتێ لە نیقاب و بریتێ لە حیجاب نمایشیشتر بە پێچەوانەی ئەوە کە ئەو بە دژی خۆی دەبینی بریتە لەوەی کە لە ئاستێکە یعنی جۆرێک لەبێ لە خۆ عەرزکردن بۆ جەنابەت دووتت بەم ئاستەی کە هەیە ئەم هەڵومەرجە بۆچی ئەم مۆدێلانە دروستەکە سەی چۆنە تۆ سەیری کوردستان کە کوردستان نە دەوڵەتە و نە بە تەواوەتیش بەشێکە لە دەوڵەتێک ینی ئێمە لە دیفاکتۆیەکە ئەژین و بە پرۆسێسەکانە تێناپەڕین تەنانەت ئەلمانیەت ئێمە وەک پرۆسێس پێیا تێناپەڕین تەنانەت دیموکراسی وەک پرۆسێس نییە تەنانەت کاپیتالیزم ئێمە سیستمێکی سەرمایەداری ئێستابلیشمان نییە با بڵین دامەزراوەی هەبێت و ئینستیتیوشنی هەبێت و حزبی هەبێت چۆن بۆ نمونەوە هەر کامێکی تر لە وڵاتە دیموکراسیەکان ئەم حزب دێ ئەو حزب دێ زۆرینەیە کەمینەیە پەرلەمانە بڕیار ئەدرێ هەموو ئەم شتانە تێگە چۆن ئێمە لێرە هەموو شتەکان کەوتوینەتە ناوی زۆر جار باز هەڵەدەینە ناوی زۆر جار بەسەریاتی ئەپڕین زۆر جار بە سەقەت وەرەگرین زۆر جار فۆتۆکۆپیەکی زۆر ناشرین ئەەکەین یعنی تەنانەت ئۆریجیناڵەکەش ئەشێوێنین مەسەلەی بەرخۆریش لە لای ئێمە زۆر بە شێوەیەکی ئەکستریم وەرگیراوە ئەمە نە پەیوەندی بە ئەلمانیەتەوە هەیە نە هیچ شتێک بەڵکو ئەمە پەیوەندی بە ئەو هەموو کەم و کوڕی و عقدە نەفسیانەوە هەیە کە لە تاکی کۆمەڵگەیە هەیە کە بێگومان سیستم بێبەش نییە لە دروستکردنی ئەم هەڵپەیە تۆ ئەبینی حزبی کوردی کە هاتە حزبی کوردیە کە هاتوونەتە بە هەمویانەوە هەموو ئەوانەی کە لە دەسەڵاتان لە لای من مادامەکی لە دەسەڵاتی وەکو یەک بەشداری یعنی ئەمە نیە هەمی بخەیتە مەل حزبێ یا دوو حزب ئەمە من پێم وایە ئەبێ لەو دیسکەشنە دەرچین تێگە چۆن ئەوەی لەو پەرلەمانەیە ئەوەی لە حکوومەتە ئەوەی شەریکە لەم دەسەڵاتە هەمووی وەکو یەک مەسئولە بە بڕوای من جائیتر کێ زۆر خراپەکاریەکە ئەکەوە ئەمە قەزیەکی ترەیی من نییە بەڵام تۆ لە ئێستای من ئاوا ئەدبینم لە دەرەوە کە تۆ بەشداری لە دروستکردنی ئەم کێشانە چونکە تۆ کە مەبەسم لەم سیستەما حیزبیە ئەم مەجموعە حیزبەیە کە لە سیستەما بەشدارن ئەوە ئێوەن ئەم پێشبڕکێیەتان هێنا ئەوە ئێوەن بە گەندەڵی دەستان پێکرد و ئەم گەندەڵیە شۆڕ بۆتەوە بۆ ناو ناخی تاکی کورد یعنی گەنج ئەبینیت لە زانکۆیە پەلەیەتی بچێ لە شوێنێک دامەزرێ گەندەڵی بکات ینی بێمەعنایە ئەم بیرکردنەوەیە لە کاتێکە تۆ ئەبێ گەنج ببینی مەشغوڵ بێ بە هونەرەوە بە ئەدەبەوە بە وەرزشەوە بە خوێندنەوەەوە بە هەزار یەک کایتر هەیە بە سیاسەتیشەوە با لە ناو سیاسەتە با لە ناو ڕێکخراوەکانە بێت بەڵام ئەمە ئوسلوبەکە زای چۆنە کێشەکە ئەوەیە هەدەف کراوە بە گەندەڵی ینی گەندەڵی بووە بە هەدەفیش ینی کە تۆ بەوە بگەیت کە تۆ بچیتە ڕێکخراوەکە بۆی ئەوکەی بچیتە حیزبێکەوە بۆی ئەوکەی بۆیش قەزیەک نەماوە بۆتە کارێکی عادی ینی هەندێک جار لای بەشێک لە کۆمەڵگا بێگومانێمە بەستانە
بەشێک بێگومان من بە گشتگیر قسە ناکەم خەڵکێکی زۆر هەن لەم کۆمەلگایە کە تەنیا ئومێدی من ئەو خەڵکانن ئەوش ئەو کەسانن کە لە دەرەوەی هەموو ئەم کایە ناشرینانن خەڵکێکن کە من چێژ وەرەگرم لە دیداریان لە قسەکردن لەگەڵیان ئەو کابرا دەستفرۆشەی دەرەوە سەرجادەکە ئەو چایفرۆشەی کە لە کۆڵانە شعبیەکانایە من چێژ وەرەگرم لە دیداری ئەم مرۆڤانە لە بینینیان کە کەرامەتیم کۆمەلگایە بەوانەوە ماوەتەوە لە لای من لە ئێستا هەرێمی کوردستانە لە قەیرانێکی قۆڵی سیاسی ئابووری دارایی هەرچەنە ئەوان یعنی ئیتلافی حکومڕان ناوی لێ ناوە قەیرانی دارایی نە قەیرانی ئابووری و قەیرانی سیستەم و ئەمە دۆخی با بڵێن ئەو موئەسەسانەیە کە بەم حاڵەی ڕابردوو دروست بووە کە علاماتی پرسیاریان لەسرە بەشێکی زۆری پەک خراوە بە شێوەیەکی گشتی ڕادعێک دەبینی لەلایەن ینی حراکێکی ئیجتیماعی بزوتنەوەیەکی پێگەی بزوتنەوەی کۆمەڵایەتی لەم قەیرانە چییە؟ بزوتنەوەی کۆمەڵایەتی بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی ڕاستەقینە لە کوردستانە دەبینیم لە بەرامبەر ئەم هەڵومەرجەی دروست کراوە؟ زین چۆنە من لە دوای حەڤەی شوباتەوە قەناعەتم بە بزوتنەوەی کۆمەڵایەتی نەماوە بۆ حەڤەی شوباتیش لەبار برا و قۆرخ کرا و کرا بە دەستپێکێک بۆ کۆمەڵێک دەستکەوتی زۆر ناچیزی هەنێک حزبی پچکۆلە و لە دوای حەڤەی شوباتەوە خەڵکانێکی کە لەوێ بوون خەڵکە ئاساییەکە کە بۆ مافی خۆی لەوێ بوو ئەمە جێگەی پشگیری منە بەڵام ئەو حیزبانەی کە چوو بوونە ئەوێ و قۆرخیانە کرد ئەمە جێگەی ڕێزی من نین بەڕاستی چونکە خوێنی ئەو مناڵە شەهیدانەیان بەکارهێنا ئەمە جەریمەیە لە لای من جارێکا بە دەرەجە یەکەم دوای ئەوەش سەرکوتکردنی ئەو حەڤەی شوباتەوە قۆستنەوەی لەلایەن هەندێک ئۆپۆرچونیستی سیاسیەوە بۆ مەرامی سیاسی و چوونە ناو پەرلەمان و ئەمە ئەو بە هەدەردانی خوێنی ئەو شەهیدانە ئەمە ساردبوونەوەیەکی لە ناو کوردا دروست کرد لە ناو گەنجی کوردا دروست کرد کە چیتر ئامادە نییە بچێت لێ بە فیشک بکوژرێت و کەسێکی تیرۆریستی پێ بچێتە پەرلەمان بۆ نمونە خانمێکی پێ بچێتە پەرلەمان کە یەک ڕۆژ لەبەر دەرکی سەرایانە بۆ پیاەکی پێ بچێتە پەرلەمان و تەقاعودی 5 ملیۆنی وەرگێت کە هیچ ڕۆژێک دەوامی نەکردووە بۆ نمونە ئەزای چۆنە ئەم شتانە پێویستە دەستی بخرێتە سەر بۆیش لە ئێستاە من نەک بزوتنەوەی کۆمەڵایەتی نابینم لە کوردستانە بەڵکو ئەگەریش شتێک دروست بێ حرەکەتێکی بچووکیش دروست ببێ ئەبینی هەموو حزبێک زەڵعی خۆی تێ ئەکات و تەحەدیەکانی بەردەم بزوتنەوە کۆمەڵاتیەکان چین ئێمە لە هەموو ئەزمموی وڵاتانی دنیامان و مێژووی مرۆڤایەتیمان مێژووی ململانی چینایەتیمان مێژووی کەوتن و هەرسانەوەمان هەیە ئەمەی کوردستان سەرڕای ئەم قەیرانەی دەبینین بەڵام ئەوەی خەڵک تەنیا لە سوسیال میدیایە بۆ نمونە ناڕازیە ئەمە بۆ تەحویل نابێتە سەرجادا ئەزای چۆنە بەدیل نییە نە بەدیلی فکری نە بەدیلی سیاسی لەم کۆمەلگایە وجودی دین ئەمە حقیقەتە من مەسەلەن ئەبینم تا بەدیل لە پرۆژەیە بەدیلی سیاسی بەدیلەکان کێن حزبەکان کێن کامیان بەدیلە تۆ بە من بڵێ یەک حزبی سیاسی لەم کوردستانە بەدیلە من پێتەڵ ئەموانە بۆ لەبەرەوەی هەر هەمی بە شێوەیەک لە شێوەکان بەشدار بووە لەم سیستەمە ئەم سیستەمەش کۆڕەپتە ئەم سیستەمە بە هەر حاڵ هەر کەس تایەتی ئەزانێ بۆ تایەتی تێگەی چۆن گەنج چۆن بێ باوەڕ بەمانە بکات گەنج بۆ نمونە تۆ ئەمڕۆ ئەچیتە پەرلەمان و دوای دێیت وەڵام من ئۆپۆزیسیۆنم ئۆپۆزیسیۆنی تۆ نەما بەڵام ئەزمموی وڵاتانی ئەوروپا ئەزمموی ئەمریکای لاتین و ئەزمموی تونس و چەند وڵاتێکی ترمانەیە کە حرەکەی ئیجتیماعی لە دەرەوەی پارتی سیاسی دێ مەرج و شروعی خۆی فەرز دەکات ئەخ ئەزیزم حرکاتی ئیجتیماعی لە ڕێکخراوگەلێک لە کۆمەڵێک حلقاتی فکری و لە کۆمەڵێک شتی لەو بابەتەوە دروستە بێت تۆ لێرە حزبەکان هەموو کایەکانی داگیر کردو بۆ خۆی تۆ شتێکی پێڵێن میدیای سێبەر کە لە لای من هەر میدیای حزبیە شتێکی پێ خۆی ناو میدیای ئەهلی کە بە شێوەیەکی تر دەستی ئەم مەسئول و ئەو مەسئولی لە پشتانی زڵعی تیا هەیە لە میدیانە لەبەرەوە هیچ کایەک نەماوە سەر بەخۆ بێت من حەزەکەم ئەوەت پێ بڵم ڕێکخراوی ژنانە بە هەموو شێوەکان وەسڵە بێتەوە بە حیزب و بە حکوومەتەوە NGOت هەیە شتێکە تێ پێوترێ کۆمەڵگەی مەدەنی شتێکی وانە بنای کۆمەڵگەی مەدەنی لە وڵات هەیە یعنی تۆ بە من بڵێت قسە وتاری ڕێکخراوێک جیاواز بێ لەوی تر لانی کەم من باسی ئەم شارە ئەەکەم ینی جیاواز نییە نایەن بینی تۆ دەنگی جیازیتیانی ڕەنگی جیازیتیانی فکری جیازیتیانی ئالتەرنەتیڤی فکری پێ نییە ئالتەرنەتیڤی سیاسی بۆ تۆ پێ نییە تۆش شوێن شتێکەکەویت و کاتێک ئەبینی دووسەیەکی تر لە لایەکەوە دێن قۆرخێکات و ئەیخاتەوە باوەشی حەزب ئەم مۆدێلی هەیە بەم جۆرە لە بێ ڕکابەریە دەتوانێت بەردەوام بێ
ئەزێ ئەمەش لەوانەیە ئەم یاریە بکرێت تا ماوەیەک بەس تا سەر بەرگە ناگرێت ئەم یاری. کاتی بەرنامەکە تایبەتەکەم ئەوەی ماوە جەنابتان یەکێک بوون لەوانەی کە بانگێش کرابوون لەم سیمیناری برادرانی دابڕان لەسەر مەسلەی ئیسلامی زەکردنی فیمینزم و فیمینزمی ئیسلامی وەک پرۆژەیەک بۆ فیمینزمەکردنی ئیسلام گفتوگۆتان کرد. جەنابتان کە باز لە مەسلەی فیمینزم مەکەن لە چ ڕوئایەوە کە سەی دەکەن و ئەگەر ئەمە زمانێکی سادە ورد بکەوە بۆ یعنی بۆ ژنانی ئێمە بۆ خەڵکی ئێمە جەنابتان کە باز لە فیمینزم دەکەم لە چ ڕوانگەیەوە مە بەس لە فیمینزم چیە؟ من سەرەتا پێم خۆشە بەر لەوێ بچمە سەر شەرحێکی بچووکی فێمینزم خۆی ئەمەوێ یەک ئیشارەتی بچووک بەو هەموو شێواندنە بدەم کە لەسەر فێمینزم ئەکرێ لە وڵاتای یا لە وڵاتانی تریش بۆ نمونە زۆر کەسەن فێمینزم دێن یەکسەر ئەڵەن ئەمە دژە پیاوە چەپەکان ئەڵەن ئەمە دژی نەک دژی سیستم ئەمە جیاکاری لە ناو چینی کرێکارە دروستەکات و بزوتنەوەی ژنان ئەبێ بەشێ بێ لە چینی کرێکار و لەگەڵ ئەم چینایە بێت تا چین بەدەسەڵاتە گات و ئیتر مشکلەکان حەلە بن ئەمە هەڵەیە مارکسیست فێمینزم دروست بوو لەبەرەوەی مارکسیزم ئەدۆپتەکات وەری ئەگرێت بەڵام ئەو زیادانەی پێ ئەکات کە مارکسیزم یعنی نەیتوانیوە فەشەلی هێناوە لەوەی کە چۆنەڵی جێگەی ئەم هەموو کێشە تایبەتمەندیانی بە ژن بکاتەوە تێگەی چۆن نایڕەدیکاتەوە بەڵام مشکلی تۆ ئەوێ لە وڵاتەشە چەپەکان هیچ نازانێت لەسەر فێمینزم بە هەمان شێوە نەتەوەیەکان عینەن کێشان هەیە ئەمە ئەکەن بە دژە نەتەوە و بە دژە ڕزگاربوونی نەتەوە و عایق خستنی بزوتنەوەی ڕزگاری خوازی ئیسلامێکان دێن بە هەمان شێوە ئەڵەن ئەمە فکرێکی خۆر ئاوایی و ژن بەڕڵا ئەکات و نامۆڕاڵە و دژە ئیسلام و یعنی هەر کەسە و هەر حزب و یا هەر ڕەوتێک ئایدیۆلۆژی بەتایبەت لە کوردستانە بە شێوازێک فێمینزم ڕەتەکاتەوە دژایەتی ئەکا هەنێ لە ژنان و زۆرێک لە ژنان کە خۆشمان لەوانێ بەشێک بوو بێتین لە پێشتر چون کەسێک نەبوو بەمان ڕوونکاتەوە ئایدیایەکی ڕوونمان نەبووە لەسەر فێمینزم بەزم پێتڵم فێمینزم لە سادەترین پێناسی خۆیدا هۆشیاریەکی ژنانەیە هۆشیاریەکە کە تۆ وەک ژن هاتوویتە ئەم دنیایەوە بەڵام بە درێژای ئەم مێژووە ئەخرێتە تاریکیەوە زوڵمت لێ ئەکرێ بە پلەدوو بە پێی یاسا ملکەچ ئەکرێت ناچاری لە پەیوەندێکی هاوسەرگیریابی کە بە زۆر بەشوو ئەدرێ خەتەنە ئەکرێت بە زۆر گەورە بە بچووکت پێ ئەکرێ من باسی حاڵەتە تایبەتیەکانی ئەم وڵاتە ئەەکەم ئەچیتە سیاسەتەوە حزب وەک ژن ینی وەک پلەدوو مامەڵەت لەگەڵا ئاکات و ئەبێ بەپێی ئەمر و پرۆگرامی پیاوێکی ناو حزبەکان بجوڵیتەوە چکە حزب کایەکی پیاوانەیە لە بنەڕەتە سیاست کایەکی پیاوانێ ژن کە چۆتە ناوی اختراقی کردووە نەک لە بەرەوەی پیا ویستۆتی جێبکات بەڵکو لەبەرەوەی ژن قدرەتی پیا کردووە ئەویش بەهۆی ئەو هۆشیارە فێمینیستیە کە لە خۆر ئاوا سەری هەڵداوە کە لە بنەڕەتە ئەلمانی بۆ کە لە بنەڕەتە گۆڕینی سیاست بۆ گۆڕینی سیستم بووە بۆ ئەوەی جێگەی ژن کاتەوە یاخود کای خۆی دروست کردووە لە دەرەوەی هەموو ئەمانەکە کای فێمینیستیە کە فکری فێمینیستی و بزوتنەوەی فێمینیستیە بۆ ئەوەی ژنان پێکەوە خۆیان بتوانن وەک خۆیان بیر بکەنەوە وەکو خۆیان استراتیژ دانێن و لە هەموو بزوتنەوە سیاسی کۆمەڵایەتیەکانی شاهبن بە وەعیەکی ژنانەوە بە دنیابینی ژنانەوە تۆ پێت خۆش بێت پێت ناخۆش بێت ئەگەر ئەچیتە دام و دەستگایەکەوە کە هەموو ئەوانی بەڕێوەی ئەبن پیاو بن لە دنیابینێکی پیاوانەوە چونکە ئیتە ئەو پیاوە دنیابینیەکەی وایە تێگەی چۆن بەڵام ئەگەر نیوەی ژن بێ بۆ نمونە ئەم دنیابینی ئەگۆڕێت تێکەڵەیەک دروستەکات کە فەزایەکی کراوەتر ینی فەزایە کە بۆ هەردوو ڕەگەزەکە پێکەوە بتوانێت هۆشیاری فێمینیستی و یاخود فێمینیست بوون لە ئاخرین حاڵەتی خۆیان ئەمەیە کە ژن هۆشیار بێت وعی هەبێت نەدژە پیاوانەیە و نە با بڵین هەموو ئەو جۆرێک وحشیان دروست کردووە لە فێمینیزم ئەو وحشە ترسناکە نییە فێمینیزم ئەوێ هارمۆنایزی پەیوەندیەکانی مرۆڤکە بێگومان خەڵکانێکان لە ناو فێمینیستا بۆ نمونە ڕادیکال فێمینیستەکان کێشەکان ئەخەنەوە سەر ملی پیاو ئەویش ینی ئەگەر تۆ لە دنیای واقعا بێیت ئەمە دژە پیاوبوون نییە بۆ لە بەرەوەی تۆ بە درێژایی مێژوو پیاوە مێژووی بەدەستە سیاسەتی بەدەستە کۆنتترۆلی مەرزەکانەکەیت کۆنتترۆلی دەسەڵات و سیستم و یاساکانەکە دین بەدەستی ئەوە دانانی کۆنستیتیوشنی وڵاتەکان بەدەستی ئەو بە لە ڕێگەی هەموو ئەمانەوە ژنی پلەدوو کردووە چەسانویەوە بۆیە کاتێک کە ژن دێت ئەڵێ ئەمە پیاو سالاریەوە ئەمە لە دنیابینی تۆیە ئەمە دژە پیاوانە نییە زۆر باشە ئەوەی جەناب لە کوردستانە دەبینی شتێکمان هەیە بە ناوی یعنی شتێک دەبیندرێ لە بەرامبەر ئەو چەسانەوەی جەنابتان وتت بڕێک لە وشیاریە دەبیندرێ بڕێک لەو حرەکە کۆمەڵایەتی دەبیندرێ کە ئێمە بڵین بزوتنەوەی فیمینیستی
ئەم وجودە دەبینی کە شتێکە بێ بە ناوی بزوتنەوەی فیمینیستی؟ باڵێ من 5 ساڵەوە بەرنەمە بینی تاکوتەرا هەبووین ئێمەمانان و حتا من یەک دوو جار وتارم نووسی لەسەر فۆبیای فێمینیزم لە کوردستان و لەسەر نەبوونی وعی فێمینیستی و ئەوەی کە چالاکوانانی ژن بەخۆشمەوە وعێکی فێمینیستیمان نییە معریفەیەکی وامان نییە و پێویستە خۆمان پەروەردە بکەین ینی من تەنان ڕخنەکەم لە خۆمەوە دەست پێ کردووە ئەمە کەوت ینی من یاخستە ژێر هێرشێکی ژنانەوە لەنان کۆمەڵی ژن خوانم هەر جواب من نەدانەوە لە روێ حەقەت من مەبەستم کەس نییە ئەی مەبەستم بەعام کە تۆ لە خۆتۆ دەست پێ ئەەکەی مەبەست لەوەیە کە لە بەرپرسیارەتیەوە ئەو قسەیە ئەەکەی من نەقەناعەتم بەوەیە قەزیە ژن بە شیعار هەڵکرێن نە بە عەلەم ئەمە عەلەمی سوور و ڕەش و پەمەی و سپی و مۆر و بە مۆمێکەوە مەسەلەی ژن و یەکسانی جێندەری لەم کۆمەلگایە لە ژێر ئاڵای هیچ حیزبێکە هەل ناکرێت و بە هیچ شیعار و بە هیچ خۆشینکردنەوەیەک ناکرێت ئیلا بەکارێکی هێمنی ڕۆژانەی لە هەموو ئاستێکی ئەم کۆمەلگایە نەبێت بە دروستکردنی هۆشیارێکی فێمینیستی لەو ژنەی کە لەناو ئیشی ماڵە غەرق بووە و دنیای دەرەوە نابینێت و هیچ مەجالێکی بۆ ناڕەخسێت کە فێر بکرێت داوای مافی خۆی بکات کە مەجای بۆ بڕەخسێت کە سنتەری بۆ بکرێتەوە لە گەڕەکەکەیە کە ژنانی تر ببینێت کە تێکەڵای خەڵکی تر بکات تۆ ژنت هەیە بەشێکی زۆری ژنی ئێمە سجنە لە ماڵەوە کەس نییە ئاوڕی لێ بداتەوە و ئەمانش ئەم ژنانن قەزیەی بنن ئەو ژنانەی کە خۆیان ئۆڕەدی لە کایە سیاسیەکان و پۆست و پلەیپایان هەیە بە حەقەتەوە قەزیەی من نیم بۆ لەبەرەوەی زۆر جار ئەوان بەرهەمهێنەرەوەی فکرە لە کوردستان ئێستا کە زۆر جار ینی گفتوگۆ دەکرێت لەبارەی پرسی ژنان و باز لەوە دەکرێت کە وەکو ڕەخنە دەگیرێت لە یعنی ئەو کەسانی ئەو چالاگوانە ژنانەی کە لەباری ئافرەتان ئیشەکان دەڵێن زۆر شت کراوە یعنی دەوترێت کە توانراوە کۆتا بۆ مەسەلەی ژناندا بندرێت توانراوە یاسای بەرەنگاربوونەوەی تونوتیژی ژناندا بندرێت حرەکەیەکە بوو توانی دەستکاری یاسایی باری کەسێتی بکە هەرچەندە ئەوەی ویستیان ناتوانی جێبەجێ بکەن بەڵام کۆمەڵی قەیدیاندانە بۆ مەسلەی فرژنی ئەمانە هەمووی هەنگاوی ئیجابی نییە کە سەرڕای بەردەوامی کێشەکە و گرفتەکە بەڵام یعنی تەوژمێکی شەیە کە دەیەوێت دەستکاری ئەم دۆخە بکە زای چۆنە ئێمە ناکرێت ئەو ڕێکخراوی ژنانە بە هەمویانەوە هەموو حیزبەکانەوە کە هەن لە ساحەکەیە بوون ئێمەمانان لە دەرەوەی وڵات 15 ساڵە خەریکی کار و چالاکی و کەمپین و فشار دروستکردنی لەسەر دەسەڵاتی هەرێم کە بە بڕای من ئەوە زۆر تەسیری قورسی دائنا لەسەریان بۆ لەبەرەوەی ئێمە قەزیەکانمان ڕفلکت ئەکردەوە بە زمانەکانی دنیا بە تا زمانی ئینگلیزی لە میدیا جیهانیەکانە لە کۆنفرانسە جیهانیەکانە من چەندین جار نوێنەرانی حکوومەتی هەرێمم لێە هین کردووانی خستۆتە بەرپرسیارەتی یاخود چەندین کەمپینمان کردو بە هەزاران ئیمزامان هێناوەتەوە داوامانە بە پەرلەمان و بە بەرپرسان و ئەمانە هەم ئەو زەختەی ناو هەم ئەو زەختەی دەرەوە فشارێکی گەورەی لەسەر ئەم حکوومەتە دروست کرد بوو و بەتایبەت لە 2023 بەرەو دوا کوردستان کرایەوە بە ڕووی جیهانە بە شێوەیەک لە شێوەکان بەهۆی کۆمەڵی زروفی سیاسیەوە ئەمە ژوای کرد کە ئەوان تەنانەت دەسەڵات بۆ جوانکردنی ڕوخساری خۆشی ڕوو بە دەرەوە بڵێ ئەوەنی ئێمە مافی ژنمان هەیە مافی مرۆڤمان هەیە بەشێکیشی لەم ترسە بووە مەسە قبولکردنی کۆتا لە دیموکراتیبوونی حیزبەکانەوە نەبووە بەقەت ئەوەی وەڵامدانەوەی خواستێکی ئەمریکی بەریتانی کە ئەڵێ ئەبێت تۆ مادام ئێلێکشنەکەی مادام انتخاباتەکەی ئەبێسی لە دەرسەد کۆتای ژنانت هەبێ و لە کۆتایی من ئەمێ ئەوە بڵێم کە زۆرێک لەو دەستکەوتانی ئێمەی ژنان لێرە و لە دەرەوە هەمانە مەدیونی بزوتنەوە فێمینیستیەکانە مەدیونی بزوتنەوە چەپە جیهانیەکانە و بزوتنەوە کرێکارەکانی دنیا لەبەرەوەی ئەوانە بە بەردەوام لە خەبات و لە بۆ کۆمەڵێ مافی یونیڤەرساڵ بۆ هەموو مرۆڤەکان ئەمە گرنگە ئێمە مافی خوێندن مافی دەنگدان مافی چوونە ناو سیاست مافی چوونە ناو حزب هەموو ئەمانە شتێکن ژن لە زۆربەی وڵاتانی دنیا شەڕی بۆ کردو قوربانی بۆ داوە مەسلەی ئەوەی جەنابەت گفتوگۆی ینی بابەتەکەتان هەبوو لەبارەی ئیسلامی زەکردنی فیمینیزم یەکێک یعنی بە تایبەتی لە دوای نەوەتەکانەوە لە هەرێمی کوردستان تەوژمێک دەبیندرێ بە ناوی تەوژمی ئیسلامی سیاسی یعنی لە ئاستی ئیجتیماعی و کۆمەڵایەتی ئیشەکە بە چڕی و لە ئاستی چێ لە ئاستی سیاسی و ئەم ئیشکردنە بە میکانزم و بە فۆرمی جیاواز دەبیندرێ لە کۆمەلگایە یەکێ لەو مەشروعی هەیەە مەشروعەکەی ئەوانە پەیوەست بە مەسلەی ژنانە و ئەوانیش وەکو ئێوەی چەپ و چالاگوان و فیمینیست قسە لەسەر ئەم بار و دۆخە دەکەن
پێ دوایە ئێمە مەسلەی ئیسلامی زەکردنی فیمینیزم چ جۆرە بابەتێک دەتوانین ئێمە لە چ ڕوانگەیەکەوە بخوێنینەوە. من دوێنێش تۆزێ هەچەنە بەداخۆ کاتەکە کەم و بەس من باسەکەم بڵاو ئەەکەمەوە هاوڕێیانی دابڕان و چاودێر بڕیانەوە بڵایکردن چکە باسێکی دوور و درێژە ئەوە من بەس بە کورتەی لێرە باسی کەم ئەوەیە کە فێمینیزم لە بنەڕەتە ئەلمانیە کە لە خۆرئاوە سەری هەڵداوە فێمینیزم لەوە سەری هەڵداوە کە کلیسا زۆربەی مافەکانی ژنی زەوت کردبوو لە ئەوەی کە لە جیابوونەوە لە هاوسەرگیری لە مافیەوەی مناڵ لە لای خۆی بێت یاخود ئەگەر لە دەرەوەی زەواج مناڵی ببێت یاخود لە دەرەوەی زەواج خۆشەویستی هەموو ئەمانە قەدەغە بووە لە ژن و کە ئەبێژن پاکی زەبێ وە زۆشتی لەم بابەتە کاتێک کە فێمینیزم دروست ئەبێت لەگەڵ بزوتنەوە ئەلمانیەکانە زۆر ڕێکایەوە حتا زۆرێک لە فێمینیستەکان لەناو بزوتنەوە ئەلمانیەکانە بوون لە خۆر ئاوایە بۆ نمونە کاتێک کە ڕۆشنگەریش دێتەکایەوە لە فەڕەنسا و زۆر وڵاتانی تری ئەوروپا ئەگرێتەوە ئەو خواستانەی کە بەرزیان کردبوو بۆ یەکسانی و برایەتی و نازام ئیگالیتێت و ئەم شتانە ژنی نەگرتەوە تا فەیلسوفەکانی خۆرئاوا کە باز لە ئازادی مرۆڤ و تاکەکەن ژن بە تاک لە قەڵەم نایەن ژن بە هاوڵاتی لە قەڵەم نایەن بۆیە ئەم بزوتنەوە فێمینیستیانە لە دایک ئەبن لە کات و شوێنی جیاواز و بە فکری جیاوازەوە کە ئەڵێ ئەی منی ژن لەکوێ ئەم فکر و فەلسەفە و سێکولاریزمی تۆیە جێمە بێتەوە بۆ نمونە بۆیەش یەکەم شت کە ئەیکەن ڕەتکردنەوەی کلیسایە ڕەتکردنەوەی قەشەیە و ڕەتکردنەوەی زەواجی دینی ینی هاوسەرگیری دینی و جیابوونەوەی دینی و بۆ نمونە کاتێک کە مناڵێک لە دەرەوەی هاوسەرگیری لە دایکە بوو پێڵەن زۆڵ هەروەک بەداخەوە تا ئێستاژ لێرەوە ئەڵێن بۆی نەبوو ینی تەبەنی نەئەکرا و میراتی بەرناکۆ تەنان ژنەکەش میراتی پێ نەئەدرا بەڵام ئێستا هەموو ئەوانە گۆڕاوە ژن بۆ خۆی ئازادانە پەیوەندی خۆی ئەکات تۆ وەرە ئەم پرسیارانە مەسەلەی مناڵ لەباربردن خواهم چۆن لە دینی مەسیحیا و کاتۆلیکا قەدەغەیە لە دینی ئیسلامیشا قەدەغەیە تۆ یاخود مەنعکردنی مناڵبوون و ئەم جۆرەشتانە تۆ وەرە ئەم پرسیارانە بکە لە ئیسلامیەکان تۆ لە کوێی ئیسلامیە دینی ئیسلامە ئەم خواستە فێمینیستیانە جێ ئەبێتەوە فێمینیزم لە بنەڕەتە ئەمەیە فێمینیزم لە بنەڕەتە ڕەوتێکی خۆرئاوایی فکری سیاسی ئەلمانیە زۆر ئاتئیستیە حەزەکەم کە دڵی ئەنی لە سەرتاوە کە دروست بووە نەک ئێستا زۆر تنراوەتەوە ئێستا لە هەموو دنیا بێتن بە ڕەوتێکی ڕۆژهەڵاتیش بێگومان چونکە ئەو مافانەی فێمینیزم شەڕی بۆ کردووە یونیڤەرساڵ بوون گشتگیر بوون جیهانگیر بوون تێگەی چۆن دیارە لە دوای هەفتاکان لە هەفتاکانی شاکە شەپۆلی دووهەم دێت زۆر کار لەسەر فکرەکەن تێگەی چۆن یعنی تەنانەت هەموو بوارەکانی زانست فەلسەفا هونەر مێژوو هەمووی ئەهێن ژێر پرسیار لێکۆڵینەوەی تازە ئەکەن تەنانەت ئێستا لە مەتحەفە گەورەکانی نیویۆرک و پاریس و بەریتانیا کە گەورەترین کاپیتاڵی دنیان گەورەترین مۆزەخانە هونەرەکانی دنیا لەوەیە پێشتر هەموو ئەو تابلۆ کۆنە کلاسیکانی کە هەبوون هی پیاوەکان بوون تۆ هەنێ ژنت هەیە لە سەردەمی ڕەنەیسانسا وەک ئارتمیسیا جێنتلێسکی و ئەمانە هیچیان کەمتر نەبووە لە لیۆناردۆ داڤینچی ئەوانە لە سەردەمی خۆیان بەڵام لەوحەکانیان هەر شادراوە بوون تا لە هەفتاکانە ژنانی فێمینیستی لە بواری هونەر مێژووی هونەر دێن ئەمانە ئەدۆزنەوە زیندوی ئەکەنەوە ئێستا تابلۆکانیان لە ناشنەڵ گالێری لەندەن من ئەیبینم تەسەور کە کاری ئەمانە چەند گرنگ بووە یعنی ژنیان هێناوەتەوە نێو مێژوو دوای 300-400 ساڵ لەون بوون ئەمە یعنی ئەمە ئەتوانی تۆ لە وڵاتەشە ئەوە بکەی بەس بەگەر یەک ئیجازەم بدەیت ئەخیرشتم لەسەر ئەوەی کە فێمینیزم ناتوانێت بەس وابەستە بێ بە جوگرافیایەکی تایبەت مادامێکی تۆ ئەو فکرەت قبوڵە ئەو ئازادی ئەو مافانەت قبوڵە کاتێکی تۆشە بەڵام من بەس تایبەت لەسەر ئیسلام ئەم کێشەیەم هەیە لەبەر ئەوەی ئیسلام لە بنەڕەتە هەموو ئەمانەی ڕەت کردوتەوە بە قورئان و تەفسیر و دەقەکانیشیەوە تۆ لە هیچ دەقێکی قورئانە نابینیتەوە باس لە ئازادی بکات لە دەرەوەی هاوسەرگیری یاخود مناڵ لە چەند بابەتێک هەیە لە هەرێمی کوردستان ئەم بابەتانە کە یعنی بەجۆی لە جۆرەکان وەکو چەوسانەوە دەبیندرێ لەسەر مەسەلەی ژنان بەڵام قسەکردن لەسەری بە بڤە حیسابەکرێ و بە مقدەس یعنی لە قەڵەم دەدرێ بەجۆی لە جۆرەکان ئێمە شتێک دەبینین کە چەوسانەوەی ئینسان بە ئاسایی دەبیندرێ و عادی دەبیندرێ و ئەسڵ ئینسان نییە ئەسڵ بۆ تێکستە مقدس بۆ تێکستە ئەمە مەسلەی یعنی چۆن دەتوانین ئێمە لەم دیدەی مارکسەوە کاتە دەڵێ ئینسان گەورەترین سەرمایە ئێمە لەوێەوە لەم منتەڵەقەوە ئێمە بین
ئەوانی کە دەیانەوێت دەستکاری ئەم دۆخە بکەن ئێمە خوێندنەوەیەکی تازە بۆ ئەم هەڵ و مەرجە بکەین بۆ دەستکاریکردنی بەتایبەت ئەوەی ئێستا ئێمە دەبینین لە کوردستانە مەسلەی فرەژنی هەر بەردەوامە سەرڕای ئەوەی کە یاساکە هەموارکرانەوە بەڵام بەشێکی زۆر لە دادوەرەکان ئەسڵەن یعنی احتراف بۆ ناکەن و جێبەجێ ناکەن لە دەرەوەی دادگاکانی هەرێمی کوردستان ئەمە جێبەجێ دەکرێت کچ لە دەرەوەی کەمتر لە 18 ساڵ شوو دەکا و مەسلەی خەتەنەکردن مەسلەیەکی تر موئەسسەی خێزانە لە ڕاستیە موئەسسەی خێزان وەکو موئەسسەیەکی دینی ئیجتیماعی لە وڵاتی ئێمە داتاکانی کە حکومت خۆی بڵاو دەکاتەوە کە لەناو ئەو موئەسسەیە پێمان دەڵێن داتای ترسناکەن کە لەناو موئەسسەیە تونوتیژی و چەسانەوە بەرامبەر بە ژنان دەکرێت ئەمانە چۆن دەبینی لە پەیوەست بە مەسلەی تونوتیژی بەرامبەر ژنان ئەزای چۆنە من لە لای من هیچ تەکستێک هیچ ئاینێک هیچ ئایدۆلۆژیایەک هیچ شتێک قدوسێتی گەورەی نییە و لەسەر و مرۆڤەوە نییە چونکە هەمی بەرهەمی مرۆڤە یا بەرهەمی خەیاڵێتی یا بەرهەمی فکرێتی یاخود بەرهەمی کارەکانێتی ینی تۆ ناتوانانی حتا فێمینیزم یاخود مارکسیزم یاخود هەموو ئەم فکرانە یا ڕۆشنگەری یا ئەلمانێت هەمووی هەڵگری جۆرێک لە دووفاقی و کێشە و ئەم شتانە ئێمە باس لە ڕۆشنگەری ئەکرادوێکە بەدینیشەوە هەمی لەناو مێژوودایە هەمی لەناو مێژووە هەمی تۆ ئەکرێت لە ئەزمموی ڕۆژانەیە لە پراکتیکا بیبینیتەوە چەنی بۆ مرۆڤ باشە و چەنی بۆ مرۆڤ خراپە ئێمە ناکرێت بنووسین بە دقێک و بەم هەڵسەنگاندنە هەیە یعنی ڕێگە نییە لێرە ئەوە مشکلەکەی چەسانەوە هەیە بەڵام قوبوڵ نییە و لە بەرامبەر ئەو چەسانەوەیەت و پرسیار نییە ڕەخنە نییە بیرکردنەوەی ڕەخنەیی نییە یعنی تۆ یا دوگمیت بە دوگم بەم ئایدایەوە ئەوانەی ئێستا هەیە پرسیاری جەوهەری نین یعنی پرسیاری سەطحیە یان ناوی نانی پرسیار ئەزین چۆنە مشکلەکە ئەوەیە ئێشتا پرسیار زۆرە لە کوردستانە ئێستا جوانە ینی فزایەکی جوان هەیە لە پرسیار خستنە سەر شتەکان بەڵام گۆڕانکاریەکان زۆر خاون لە چاو پرسیارەکان بەڵام بە دوای هەر هەندێک لەو پرسیارە جەوهەرانەی دەکەیان دێزار هەڕەشەی جددیش هەیە لەسەر ئەوانەی ئەوە بێگومان ئەوە بێگومان وایە تۆ یەکێک لەو گفتوگوۆیە لە ئێمە دەیکەین یعنی ناڵێم هەموو مامۆستایانی دینی یعنی بەشێک لە مامۆستانی دینی ئێمە دەیان بینین کە ڕۆڵی ئیجابیان هەبووە لە مەسلەی ئیسلاحی اجتیماعی لە هەندانی خەڵک بۆ خوێندن بەڵام ئێستا ڕەنگە بەشێک لە هەندێ با بڵێن پیاوانی دینی کە جەنابەت قسە لەسەر مەسلەی موئەسسەی خێزانەکەی باز لە زەواج لە دەرەوەی دینی دەکەی ئەمە بە کوفری شان بدەوە پێی وابێت و یعنی بە شتێکی سیر لە کۆمەڵگا دقیقەمە ئەمە ئەو قسێ دەرەخات کە فێمینیزم بە هیچ جۆرە ناتوانێت ئیسلامیزە بکرێت شتێک نییە پێی بوترێ فێمینیزمی ئیسلامی تۆ ناتوانانی لەناو ئیسلامە باز لە ئازادی ژن بکەیت ئەمە ئەو کڕۆکی ئەو قسەیە بوو کە بنکردن بەڵام ئێستا سەرکردەکانی ژنانی حزب ئیسلامیەکان لە پەرلەمان بڵێن ئەمەداکوچی لە ژنانەکەی شتێکی بە ناوی ژنانی پارتە سیاسیەکان ئەوان تیدا ئیشەکەن ژنیی زۆریشیان بە دوای خۆیانە کۆکردن چۆنە هەنێ جار بۆ خۆڵکردنە چاوی خەڵک شتەکەن ئەنووسێ بە دیموکراسیەوە ئەنووسێ بە فەمینیزمەوە تەنان لەوانەیە بنووسێ بە ئەلمانیەتیشەوە بۆ فترەیەک تا ئەوەی خەڵک بگەوجێنێ بەڵام کات خۆی کە گەویشتە سەر مەسەڵی تعدیلی یاسای باری کەسێتی بە بەشێک لە ئەندامانی پارتیویەکیشەوە پرۆژەی خۆی هەیە پرۆژەی بەدەسەڵات گەشتنی هەیە حەزەکەم یەک ئەگەر ئیجازە بدەیت یەک تۆز شەرحی بچووک بکەم لەسەر تەکنیکەکانی بەدەسەڵات گەشتنی ئەمانە ئیسلامی سیاسی ئێستا لە دنیاە بەڕەوتە سەلەفی و تونڕە و هەموو ئەوانەیەوە لەو شوێنەی کە پێویستە نەرمە نەرمی ئەنوێنێ و ئەچێتە ناو مؤسساتەوە و پلە و پایە و هین و هەژمون ئەکات تێگەی چۆن هەژمونی خۆی بڵاو ئەکاتەوە زۆر بە نەرمی زۆر بە جوانی من ئەیان بینم یعنی من لە بەریتانیا لە هەموو شوێنەکانە ئەیان بینم ئەچنە هەموو شوێنێکەوە ئیشەکەن لەوانەیە لە تۆ ئەلمانی تریش لە هەندێک حاڵەتا قسەکە بەس کە دێتە سەر تونند و تیرۆریەکەش ئەوەشی هەیە دوولایەنەیە و دووفاقە بۆ لە بەرەوەی بۆ بەدەسەڵات گەشتن هەموو مێکانیزمەکان هەموو فکر و تیۆرەکانیشت بۆ بەکارهێنێ ئەمە ئەو کێشەیە کە پێویستە تۆ پێی نەخەڵەتێ منیش مە شخصی خۆم پێی ناخەڵەتێم پێویستە خەڵکی ئەم وڵاتەش ئەو چاوکراوەیەی هەبێت کە کاتێک ئەم ڕەوتە ئیسلامیانە ئەوەڵەن دین نابێ بکرێت بە سیاست بۆ بەرژەوەندی بۆ مەعاش وەرگرتن بۆ پلەپایی حکومی ئەوان دەڵێن خەمی ئێمە خەمی دینە کۆمەلگا پێویستە ئیسلاحی تیا بکرێت کۆمەلگا لە دین لای داوە و بەشێکی لەم کێشانەی هەیە پەیوەندی بە خیابی دینە ئەوان کێن نوێنەری کێن نوێنەری چین تێئەگەی چۆن ئەوان هاتوون دینەکە بەکار ئەهێنن بۆ لێدانی مسلمانان خۆیان ئەوەی کە زەرەر ئەکا لێرە مسلمانەکانن دو پرسیارەکەم جەنابتان یەکێ لە وڵاتانی ئەوروپا ژیان بەسەرە بن ئەوەی ئێستا دەبیندرێ
کۆمەڵگا یعنی داتای ئەو داتانی لەبەردەستە بە هەزارەها گەنج و خەڵکی ئەم وڵاتە لە وڵاتانی ئیسلامیەوە کۆز دەکا دەچی بۆ بەرلین بەڵام ناچی بۆ مەکە کەچی بە بەردەوام لە ئاسی ناوەخۆشە ئەوروپا وڵاتانی غەرب بە شەیتان نیشانە درێ ئەمە شەر بەشێکە لەو دووفاقی کە جەناب دەوتت ئەمە دووفاقێکی گەورەیە بڵێ چونکە دێت ناچێ بۆ مەکە و مەدینە کە شوێنی مسلمانانە ماڵی مسلمانانە دەبوا بچوونایە بۆ ئەوێ دیارە من بۆم نییە بۆ خەڵکی دیاری بکەم بەڵام تۆ کاتێک ڕوئەکەیتە وڵاتێک لە بەرەوەی پێ دوای ئازادی و ئەلمانیەت و یەکسانی تایە کەواتە تۆ قبوڵتە بەڵام تۆ ئەبینی ئەمانە دێن بە کۆمەڵ بۆ ئەو وڵاتانش بەداخەوە ئەچێت پارەی سوسیال وەرئەگرێ لە کاتێکە بۆ نمونە لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا پارەی سوسیال تاکسی لەش فرۆشی تایە باشە تۆ چۆن مسلمانێکیت کە ئەو پارەی وەری ئەگری تاکس واتە ماڵیاتی ژنی لەش فرۆشی تایە ئیسلامەتیەکەت لە کوایە لێرەدا تێ ئەگەی ئەمە ینی من شخصی خۆم خوازیاری ئازادی و یەکسانیم بۆ هەموو بە شەرێکی ئەم دنیاە بە مەسیحی مسلمان و ئێزیدی و کاکەیی و نازانم جوولەکە و هەموو دینێک و هەموو بێدینێک و هەموو کەسێک پێویستە وەکو یەک ماف و ئازادی و ئەرکی هەبێت بەڵام ناکرێت تۆ هەردوو دنیاکەت هەبێت تێ ئەگەی چۆن ناکرێت تۆ بڵێ وەڵام من مسلمانیشم و ئەمانە کافرن بە ئاشکرا پێڵە ئێوە کافرن ئێوە خنزیرن ئێوە ئەمن ئێوە ئەوەن بەڵام بچیت خۆت و ماڵ و مناڵت لەسەر پارەی تاکسێک بەخێو ئەەکەی لە وڵاتەیە کە پارەی تاکسی لەش فرۆشەکانە بەشێکی زۆری تۆ ئەم دووفاقیە چییە؟ تۆ چۆن بەم دووفاقی و مناڵەکەی خۆت پەروەدە ئەەکەی لە وڵاتێکی دیموکراتیکی وەکو ئەڵمانیایە بۆ نمونە ئەمە پرسیارە من وەڵامی کاتی بەرنامەکەم بەرەو کۆتایی دەڕوا وتم دوا پرسیارە بەڵام پرسیارێشتر بە گرین کە زانم ئاسۆی بزوتنەوەی ژنان و بزنەوە کۆمەڵایەتیەکان لە بەرامبەر ئەم هەڵوو مەرجا وەکو ڕەتفعلێک وەکو وەڵامێک تا چەند ئاسوویەکی ڕوونە ئەزای چۆنە ئێمە لە دنیاە کە ئەژین بێهودەیەکی زۆر باڵی کێشا بەسەر دنیاە من ئەم بێهودەیە بەس لە کوردستانە نبینم لە زۆر شوێنی دنیا شابینم ئەمە جۆرێکە لەو نامەبوونەی کە مارکز ئاماژەی پێەکە بێگومان لەبەر ئەوەی سەرمایهداری ئێستا لە وەحشیترین فۆرمی خۆیەتی لە هاڕینی بەشێکی زۆر لە چینی کرێکارایە کە ژنان بەشێکی گەورەی ئەو چینە پێکەهێنن لەسەر تاسەری دنیاە و ئەمە نامۆبوون و ئاستی جەریمەکردن ئاستی خۆکوژی ئاستی بێهودەیەکی زۆر دیپرەشن ئەوەی کە پێوترێ باری دەرونی نەرڤسنسێکی زۆری لە ناو مرۆڤ دروستکردن ناوتاکی ئەم سەرزەمینە بۆ ژنێک نییە ینی ڕوئیایەک نییە بۆ ئەم بابەتە ینی بۆ ئەم ڕوئیایەک دروست نابێ ڕەتفعلێک دروست نابێ لە بەرامبەر ئەم هەڵومەرجێ پێم وایە ڕەتفعل هەن بەڵام ئەو هاوپشتێنەونەتەوەیە وەک جاران نەماوە بە فۆرمە بە قوتەکەیەوە و بەداخەوە کێشەی ئایدنتیتی پۆلیتیکس ئەوە نیە کێشەی سیاسەتی ناسنامە من ئەوەم یعنی ئەمە دابشکارێکی گەورەی لە نێو مرۆڤ دروست هەوی لۆکاڵی و تۆخبوونەوە لە لۆکاڵە هەنێ جارواد لێ ئەکا تەنانەت لە ناو لۆکاڵەکەشا کێشەکان نەبینی چکەواد لێ ئەکە ئەوەنە مەشغوڵبی هەروە گوتم ئەوەنە دڵە ڕاوکێت هەبێ بۆی چیت هەیە و چی بکەیت و چیتر بەدەست بێت منانێش بکارە ناو سیستەمەکە دەیکات لە دەرەوەی سیستەم نایکات بێگومان ئەزانی چۆنە ئێستا ینی ناشرینەکان شۆڕ بوونەتەوە بۆ ناو ناخی مرۆڤ بەداخەوە بەڵام لە ناو ئەمەشا من جوانێکی تر ئەبینم چونکە یەکەم لێرە و لەوێ دەستە و گروپ و تاک و خەڵکانێکی زۆر هەن تەسلیم نابن بەم وەزعاوە لە هەوڵ و کار و چالاکیان و بە بڕوای من ئایندەهی ئەوانەیە بەڕێز هۆزا مەحموود نووسەر و چالاکوان و شارەزا لە بواری جەندەر و یەکێک لە دامەزرێنەرانی پرۆژەی کللتور گەلک سوپاس بۆ ماوەی لەگەڵمان بووی سەرڕایەوەی کە سەرقاڵبی و زوو دەگەڕایەوە وڵات سوپاس و کاتی بێمت بەخشی زۆر سوپاس بۆ ئێوە من خۆشحاڵ بم چێژم لە گفتوگۆکە وەرگرتی وادارم بینەرانیش سوودیان پێگەاندراوێ زۆر سوپاس بۆ ئێوە بینەران هاتینە کۆتاییان بەم گفتوگۆیە کە تێیدا لەبارەی هەڵومەرجی ئێستای ناوچەکە و بە تایبەتی ئەم قەیران و ئەم دۆخەی ئێستا باڵا دەستە و دروست کراوە ڕۆڵی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە بەرامبەر هەڵومەرجێ و بەلای شتریشە گفتوگۆمان لەبارەی ڕەوشی بزوتنەوەی ژنان و بزوتنەوەی فیمینیزمی لە کوردستان کرد لەگەڵ هۆزان مەحموود تا گفتوگویەکی تر کاتێکی خۆش بۆ هەمولایەک سوپاس بۆ ستافی بەرنامە.